ساڵتانەوێ بینەرانی پایتەخت میدیا دوایین زانیاری لەسەر چارەنووسی ڕێکار عەبدوڕەزاق ئەو گەنجەی کە لە شەوی 22 ئابەوە لە هێرشەکەی لالەزار لە بەرەبەیانی 22 ئابەوە تەرمێکی نەناسراو لە پەیمانگەی پزیشکی دادی سلێمانی چارەنووسی بەناجیاری مابوویەوە. دوجار گومان ئەکرات کە ئەم تەرمە تەرمی ڕێکار عەبدوڕەزاق بێت کە دانیشتووی شاری سۆرانە و تەمەنی 28 ساڵە و خەڵکی گوندی پیر ئۆمەرە لە دۆڵی ڕۆستی دەڤەری باڵەکایەتی. دوای ئەوەی ئەمڕۆ لە کاتژمێر 1 بۆ 1:30 دوای نیوەڕۆ هەواڵیان پێدەدرێت لە پای ئەو پشکنینانەی کە کراون کە پشکنینی DNA لە برایەکی ڕێکار عەبدوڕەزاق بە ناوی ڕێکەوتەوە سامپڵەکەی وەرگیراوە. ئەمڕۆ ئەنجامەکەی دەرچووە و ئەنجامەکەشیان بە کەسوکاری ڕێکار عەبدوڕەزاق داوە کە پێیان وتراوە ئەم تەرمە تەرمی ئێوەیە. بەڵام دوای ئەوەی ئێمە بە دووەداچوونێکی وردمان کرد بۆ ئەو بابەتە، دیارە تا ئێستا چارەنووسی ڕێکار عەبدوڕەزاق لە نێوان دیار و نەدیار هەر بەو شێوەیە ماوەتەوە بۆ پێی کە کەسوکاری بەپێی ئەو زانیارانی دەستمان کەوتووە بەیانی سەردانی هەم ئاسایشی گشتی سلێمانی دەکەن و هەم پەیمانگەی پزیشکی دادی سلێمانیش دەکەن و بۆ دڵنیابوون لەو هەواڵەی کە پێیان دراوە لە ئەنجامی ئەو پشکنینانەی کە کراوە. بەڵام تا ئێستا ئەوان بڕیاریان وایە کە بەیانی سەردانی سلێمانی بکەن بە مەبەستی بەدواداچوون و دڵنیابوونەوە لە ئەنجامی ئەو پشکنینانەی کە کراوە. ئەمانە دوای ئەوە دێت کە لە نزیکەی 2 مانگی ڕابردوو لە کاتی هێرشەکە ڕێکار عەبدوڕەزاق کە لە شاری سلێمانیەوە چارەنووسی نادیار بوو و تا ئەم کاتەش کەسوکارەکەی چەندان ڕێگا و ڕێکاریان گرتە بەر بۆ ئەوەی چارەنووسی کوڕەکەیان بزانن لە ڕێگەی بەرپرسانی حیزبی، لە ڕێگەی دەستگاکانی ئەمنیەوە. ئەم دڵنیاییان بە جۆرێک پێدرا بوو کە ڕێکار یەکێکە لە بەندکراوەکان یا ئەو دیلانەیە کە لە بەندکراوەکان ماوەتەوە. بۆیە ئەوەی ئەمڕۆ کە پێیان ڕاگەیەندراوە بۆ ئەوان شۆک بووە کە پێیان وتراوە بەڵێ زیندووە، بەڵام ئەمڕۆ کە دوای ئەوەی کە پشکنینیان کردووە و پێیان وتراوە تەرمەکە تەرمی ڕێکار عەبدوڕەزاقە. هێشتا گومانەکان لای کەسوکاری ڕێکار عەبدوڕەزاق لەوەوە سەرەگرێت کە پشکنینەکانی ئەوان کە کردویانە تەنها برایەکی ڕێکار عەبدوڕەزاق پشکنینەکانی کردو کە پشکنینی DNA بۆ سەلماندنی ئەوەی کە برای ئەوانە یا کوڕەکەی ئەوانە لە هێرشەکەی 22 ئابی شەوی لالەزارەوە چارەنووسی بەنادیاری ماوەتەوە. تا ئێستا دڵنیایەکی وا نەدراوەتە کەسوکارەکەی بۆ ئەوەی کە بەدەم ئەم هەواڵی پەیمانگەی پزیشکی دادی سلێمانیەوە بچن کە بۆ ئەوەی دڵنیا بنەوە کە کوڕەکەی ئەوانە یاخودنا. تا ئێستا وردەکاریەکان بابەتی قسەکردنی کەسوکارەکەی هەر بە هۆی ئەوەیەکە تا ئێستا ئەوان دڵیان نین، بۆیە هیچ قسەیەکیان لەسەر ئەم بابەتە نەکردووە تا ئەیانەوێت لەو کاتەوە دڵنیا ببنەوە کە بەڵێ تەرمەکەی ئەوانە دواتر ئەوان بچێت تەرمەکەی خۆیانە وەربگرنەوە. وەکو وتیشم تا ئێستا ئەوان گومانیان لەوە هەیە کە کوڕەکەی ئەوان بێت، بەڵکو پێشتر پێیان گوتراوە کە کوڕەکەی ئەوان لە بەندکراوەکانە و ئەو تەرمەی کە لە پزیشکی دادی سلێمانیە کوڕەکەی ئەوان نییە. دڵنیاییەکیان دراوەتێ، بەڵام تا ئێستا کە ئەمڕۆ ئەو هەواڵەشیان پێگەشتووە بۆ ئەوان جێگای گومانە، بۆیە ئەوان ئەیانەوێ بەیانی سەردانی هەم ئاسایشی گشتی سلێمانی بکەن، هەم پەیمانگەی پزیشکی دادی سلێمانی بکەن بۆ ئەوەی ئەم بابەتیان بۆ ڕوون بێتەوە.